ماوەی 2 ساڵە هەرێمی کوردستان هەزاران ئاوارەی لەخۆ گرتووە و لە کەمپەکان ژیان بەسەر دەبن. بەوتەی ئاوارەکان ژیانیان لە نێو کەمپەکاندا جیاوازە و لە زۆربەی خۆشیەکانیان دابڕاون. هەر بۆیە ئاواتە خوازن زوو بگەڕێنەوە شوێنە ئازاد کراوەکانیان. ظلينا وصار قصف علينا ومن داعش الله لا يرضى عليه الله لا يستر عليه. اطلب من مسعود يعني رجعنا على مناطقنا، هسه مناطقنا محرره بالكامل، هسه يعني مناطق ربيعه، زمار كلها محرره. خودي وكيله لبر سيني خواردني بطاني كيما هنا لقى الخو قلت لبر من ذلك سرمان يبي شو بيت سري حمي كسنا مال توب زوا الحمد لله كسنا ما يما كان ما قبل ساطو بيست مال بما او 2 سال زياد دخونه ومعيشت مال زحمت بو اري والله الحمد لله خودي يمين نجاحات كرد وهاتما الحمد لله يرانا وكردستاني امانه. ئاوارەکانی نێو کەمپەکان ئەگەرچی پێداویستیەکانی خواردنیان لەلایەن ڕێکخراوەکان بۆ دابین دەکرێت، بەڵام زۆربەیان دەڵێن لە ڕووی پێداویستیەکانی خەوتن و نەبوونی کارەبا و سوتەمەنی بۆ وەرزی زستان گرفتیان هەیە. سەرۆکی لقی هەولێری مانگی سووری عراقیش دەڵێت بەردەوام سەرقاڵی پێدانی پێداویستیەکان و ئاوارەکان لە هیچیان کەم نییە. ڕۆژی یەکەم دەستمان بە دروستکردنی خواردن کرد، خواردنی گەرممان دابەش کردە سەر ئەو ئاوارە نوێیانە. ڕۆژانەش توانیمان پاش ئەوەی کە جێگای خۆیان بگرنەوە لە ناو چادرەکان ئەمە یارمەتیان بدەین. طبعا ئێستا هەردوو کەمپ حەسەن شام و غازر ئێمە کۆنتڕۆڵمان کردوونە بۆ کەلوپەلەی کە ئێستا ئەمڕۆ بەرچاوی کامێرەکانە. کەلوپەلەکانیش پێک هاتووە لە 35 کیلۆ برنج و قاپ و قاچاغ و تەباخ و جلیکان و سێتی ئاو. طبعا ئەو موادانە کە بەش یەک مانجی هەر خێزانێک دەکات بە حکمەوەی کە ڕێکخراوەشی نێودەوڵەتین بە بەردەوامی دەگاتە دەستمان، ئێمەش بە بەردەوامی دابەشی دەکەین. طبعا ئەو ڕێکخراوانە هەندێک ئەمە بە شکلێکی عام قسام بکەین، احتمالە هەندێک کەم و کورتی هەبووە لەلایەن ڕێکخراوەکانی ترەوە. سەرۆکی بەشی کارگێڕیش دەڵێت لە دوای پرۆسەی کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ ڕۆژانە ئاوارەیەکی زۆر ڕوو لە کەمپەکان دەکەن کە ڕێژەکەیان دەگاتە نزیکەی 2000 هاوڵاتی. لە ئێستادا زیاتر لە 30,000 کەس لە هەردوو کەم نیشتەجێ بووە و ڕۆژانە ئەم ژمارە لە زیاد بۆندایە. لە ڕۆژێکی ئاساییدا نزیکەی 2000 کەس ڕۆ لێرە دەکات و ئێمە پێشوازی لێەکەین. زیاتر لە 4000 خێمە ئێستا خەڵکی تێدا نیشتەجێ بووە، لە کەمپی حەسەن شامیش 2000 خێزان تێدا نیشتەجێ بووە کە ژماران 10000 کەسە. 2600 کەسمان استقبال کرد لە گەڕەکەەکانی حی سەماح و حی خەدرا بوون کە زۆربەیان خەڵکی ئەوێ بوون و ڕویان لێرەکە. لە دەستپێکی کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ هەرێمی کوردستان دەرگای بەڕووی ئاوارەکان کردوتەوە و بە هەماهەنگی لەگەڵ حکومەتی بەغداد هاوکاریان بۆ دابین دەکەن. بەوتەی بەرپرسانی حکومەتی هەرێم پێدەچێت لە ماوەیەکی نزیکدا زیاتر لە ملیۆنێک ئاوارە ڕوو لە کوردستان بکەن. بۆ ئەو مەبەستەش حکومەتی هەرێم داوای هاوکاری لە نەتەوەی گرتوەکان و ڕێکخراوە جیهانیەکان دەکات. ئاراس عەزیز کەناڵی پێام کەمپی خازر.